وردەکاری گیان دەزانی سێ کەس لەسەر ڕێگای سەرەکی دەربەندیخان بۆ زەڕایەن بەڵێ سلااوتانە بنەڕانی پایتەخت میدیا دیار ئێوارە ئەمڕۆ بە نزیکی کاتژمێر 6 لە ڕووداوی کاتوچۆدا لەسەر ڕێگای سەرەکی دەربەندیخان بۆ زەڕایەن سێ کەس گیانی دەستدا و هەروە کەسێکی دیکەش بریندار بوو. دیارە مە قسەم لەگەڵ جاسم عەلیخانە بەڕێوەبەری هاتوچۆی دەربەندیخان کرد ئەو بۆ پایتەخت میدیا پشتاسی کردەوە بەڵێ نزیک کاتژمێر 6 ئێواری ئەمڕۆ ڕووداوەکە ڕوویداوە بە جۆرێک ئۆتۆمبیلەکە لە شاری سلێمانی و هاتووە و هەروها ئەو کەسانی کاگیانە دەستداوە بە ئەسڵ کەلارین لا نزیک گوندی بێرکێ ئۆتۆمبیلەکە کۆنتترۆل لە دەست دەدات و هەروە خۆی دەکێشێت بە قەراغی شەقامەکەدا و هەروها لە ئەنجامدا دەکەوێت بەناو گۆمێکدا. دیارە بە جۆرێک لە جۆرەکان ئێستا لە بەردەم مزگەوتی تەقوا کەسوکاری ئەوانی کە گیانە دەستداوە هاتون بۆ بەردەم مزگەوتی تەقوا و چاوەڕێن کە دوایەوەی کە ڕێکارەکان لە توپعادلی دەربەندیخان یاخود لە پزیشکی دەربەندیخان تاوکرا تەرمەکانیان دەهێنێتەوە بۆ مزگەوتی تەقوا و هەروها لێرەدا تەرمەکان نوێژی مردویان لەسەر دەکەێت و هەروها بەرەو قەبرستان بەڕێ دەکرێت.